دیارە ئەمڕۆ لەناو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەشێک کراوەتەوە کە بەشەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانیە لێرەوە لەم بەشەوە ئیتر لەمە دووە ینی چاودێری کارەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەکەن و هاوکات هەماهنگگیشیان لەگەڵدا دەکەن. من دەمەوێت لەگەڵ نەجمەدین حەسەن بەرپرسی لق ئەم ینی سنتەرەی ناو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی قسە بکەم بزانم ئەم بەشەی ئەوان بۆ لەمە دووە چه سوودێکی ئەبێت بۆ ینی تەندروستی سلێمانی چه هەماهنگگیەکەن. بەڵێ ئێمە وەی ڕاستی بێت ڕۆژانە لە هەماهنگگیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیە هەیە هەموو بەشەکانی، بەڵام ئێستا ئەوە پێویستی بە زیاتر هەماهنگگی هەیە وەیە ئۆفیسەکەمان گواستەوە لە دەرەوەی ئەم فەرمانگەی بۆنەوە فەرمانگە هیوادارە مەسوودێکی باشی هەبێت بۆ ئەوەی کە زوو بە دوادچوو بۆ شتەکانە بکەین و زوو بیرڕا ئاڵگۆڕ بکەین لەگەڵ برادرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەی ڕاستی بێ دەوری لە عالەمە ئەوەیە هەموو ڕێنمایە زانستیەکان سەبارەت بە بچاکردنی سیستمی تەندروستی سەبارەت بە تێپەڕانی قەیرانەکان وەکو ئێستا کە قەیرانی کۆڕۆنا هەیە ئەو جارێ هیوادارم ئەم هەماهنگگیە زیاتر بێ بۆ ئەوەی سوودی کۆمەڵانی خەڵکی بێت. دۆخی تەندروستی هەرێمی کوردستان ڕێکخراوی تەندروستی جیهانی دۆخەکە چۆن ئەبینێت تا چەند مەسەلەن ئەوەی کە کۆرۆنا هەیە لە هەرێمی کوردستاندا ئەوە ڕێژەی توشبوون باز دەکرێت ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە زیادبوونە یاخود ئێوە تا چەند پێتان وایە وەکو پێویست لە هەرێمی کوردستان کارکراو بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا وە چیژە ئەتوان بکەن بۆیان بۆ لەمەوە؟ بەڵێ کۆرۆنا لە عێراق هەمووی بڵاوەتەوەی ڕاستی بێت و لە هەڵکشانەیە، بەڵام ئێمە پێشبینیە کرا کە دوای ناوەڕاستی بانگلیسیەوە لە کوردستانە بەرەو هەڵکشان بڕوا واش دەرچوو، بە تایبەتی دوای ئەوەی کە لە نەورۆزە خەڵک زۆر تێکەڵ بوو بێ ئەوەی کە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکات ناشارینەوە ئێمە ڕاستی ڕێژەی توشبوون زۆر زیایی کردووە. من نمونەیەکتان بۆ ێنمەوە ئێمە پار تا نهایەتی ساڵ 32,000 حاڵەتمان هەبووە لە مانگی یەکی لە یەکی سێەوە تا سیوەکی 12 ئەم ساڵ لەم سێ مانگە تا ئێستا 6,313 بەس لە سیمانیا هەبووە. ڕێژەی مردن ئێمە لە 2021 تا ئێستا تا دوێنێ 104 کەس گیانی دەستداوە. تەنها چارەش بۆ ئەوەی کە ئێمە لەم قەرەنان جاتمان بێت خۆپارێزیە، تاکپارێزیە، دوورکەوتنەوە لە قەڵەباڵغیە، بەداخەوە خەڵک زۆر پابەت نییە بەڕاستیەوە. ماسک زۆر مهمە. اینجا ئێستش کە لقاح هاتووە وردە هەرچەندە کەم هاتووە بەڵام بەردەوامی لقاحیەت هیوادارم خەڵک بۆ لقاحانش خۆیان بێبەش نەکەن، کە شتێکی کە مهمە لە داوا لە کۆمەڵی خەڵکەکەم کە هەستی کرد کە تووشی کۆڕۆنا بووە نیشانەکانی دەرکەوت زوو بچێ بۆ پزیشک اینجا ڕێنمایەکانی جێبەجێ بکات. ئەوانەی گیانە دەستەیەن بەداخەوە ئەوانن کە لە مەرحەلەیەکی ستێجێکی خراپە ئاچن کاتێکات خۆشخانەیەک دوو ڕۆژ پێچێ و بەداخۆگەیان دەستا پزیشک و کارمەندەکان فریان ناکەون. هیوادارم ئەو ڕێنمایە جێبەجێ بکەین. سپاسەکەم. سپاس. دیارە بۆ لەمە دووە ئەلەم ژوورەوە کە دەگاتە ناو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەماهنگگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەکات هەم سەبارەت بەو زانیارانی لە جیهاندا هەیە کە بیگەنێتە تەندروستی سلێمانی و هاوکاتیش ئەگەر هاوکاریەکە بێ بتوانێت بیگەێنێتە ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ ئەوەی هاوکاری نەخۆشان و نەخۆشخانەکانیش بکرێت لە سلێمانی. بەڵێ کارزان سپاس.